هەمیشە سوپاسگوزار بە. بە شێوازێک سوپاسگوزاری دەربڕا وەک ئەوەی بڵێ هیچ کەسێک وەکو تۆ لە خۆشییان ناژێت. چەند ناشرینە مرۆڤ سفڵە بێت لەبەر چەند شتێکی بەسیت، لەبەر چەند حەزێکی خۆت هەزارەها جوانی و چاکی لەبیر بکەیت. ئێمە کۆی خۆشیەکانی ژیانمان لە قاخەزێکا کۆ کردوێتەوە، لە گیرفانە کۆ کردوێتەوە، بەڵام لە مقابلە هەموو نیعمەتەکانی خوامان لەبیر کردووە. پێ نازانین لەشێکی ساغت هەیە، بەڵام تۆ هەموو نیعمەتەکانی خوا لە گیرفانتەوە سەیرەکەیت. کاتێ سەیری گیرفانتەکەی وەکو خەڵک پارەیتیان نییە، وەکو خەڵک دەوڵەمەند نییە، وەکو خەڵک سەیارەیەکی جوانت نییە، کۆی نیعمەتەکانی تر لەبیر ئەکەیت. ئەوە سفڵەیی پێوترێت. بەس سەیری چاوت کە، تەنها چاوێکت هەموو دنیا هەبێت، قەرەبووی چاوێکت بۆ ناکاتەوە. خۆ ئەگەر هەردوو چاوت لەدەست بیت لە مقابلە هەموو دنیات بەنیە، من ئەزانم هەردوو چاوت هەڵەبژێریت، واز لە دنیا ئەهێنیت. ئەگە بەقەت ئەم ژوورە دۆلارت بەنیە، بڵێن هەردوو قاچت لێکەینەوە، لە مقابلە کامی وەرەگریت؟ قاچەکانت وەرەگریت، ئامادەی لەسەر جادە بخەویت، پارەکە هەڵنابشێریت. بەڵام ئێستا ئێمە قاچ، دەست، چاو، لاشەیەکی ساغمان هەیە، پێی مشکیلە بێکێشە، بەڵام نیعمەتەکانمان هەمووی بچووک کردوێتەوە لە پارەیە. ڕاستە پارە وەسیلەیە بۆ خۆشی، وەسیلەیە بۆ ژیان، بەڵام خۆ ئەگەر پارەشت زۆر نەبێت، گیرفانیشت زۆر قەرەباڵغ نەبێت، هەر ئەژیت، یەقینت هەبێت ژیان بەدەست خۆیە، سەری بێڕسق لە ژێر کڵایە. بۆیە لە ئین شەکەرتوم لە ئەزیدەنەکوم. تۆ ئەگەر هیچیشت نەبوو دایمەن سوپاسگوزار بە، وەکووتم بە شێوازی سوپاسگوزاری دەربڕا، وەک ئەوەی هیچ کەسێک وەکو تۆ لە ناز و نیعمەتانە بێت. ئەو کاتە خوای گەورە بۆت زیادەکات. بەڵام وەلئین کەفەرتوم ئین عەذابی لەشەدید. بەڵام هەر بکوڕێزیتەوە، هەر بڵێ من هیچم نییە، هەر گلەی بکەی بڵێ خوای گەورە داوێت یە خەڵک نەیداوە بە من، ئین عەذابی لەشەدید. زیاتر فەقیر ئەکەویت، زیاتر بێپارە ئەکەویت. ئەو کاتە ئەلمەصائب لا تەأتی فورادە. تەنها فەقیری وازت لێ ناهێنێت، بەڵکو تووشی کێشەش ئەبیت، بەڵکو ئەو جارە ئازاری ڕوحیشت بۆ دێت، ئازاری جەسەدیشت بۆ دێت. بۆیە هەمیشە سوپاسگوزار بن. تۆ مادام موسڵمانیت، مادام لەشێکی ساغت هەیە، مادام بێ کێشەیت، خێزانێکی جوان، کۆمەڵێ خزمی جوان و چاک لە دەورتن، تۆ لە گەورەترین نیعمەتایت.